چۆنە هەم خواردن و هەم کاری دەستان بێ کۆداناوە وەڵی پێمان خۆش بوو لە هەمویان بەشداری بکەین. شتێکتان بێدڵی نەکردو؟ ئەرە وەڵا دەست خۆش بێ. ئێمە یەکەم جارمانە بەشداری ئەم فستیڤاڵاکەین، هیوادارم هەموو ساڵێکم هەلەمان پێ بەخشن بۆ شەیدان. خواردنی کوردەواریمان کردووە، کەلانەمان کردووە و کوبە و یاپراخی گەڵامێ و بریانی بە خواردنە کوردەوارەکان بەشداری. دەست ڕەنگی نیشمان هەیە. چه هەستێکتان هەیە کە ئەمە یەکەم جارە بەشداری بکەن؟ وەڵا هەستێکی زۆر خۆشمان هەیە، یەکەم جارمانە، هیوادارم هەموو ساڵێ ئەم هەلەمان پێ ببەخشن. چۆنە هەم خواردن و هەم کاری دەستان بێ کۆداناوە؟ وەڵی پێمان خۆش بوو لە هەمویان بەشداری بکەین. شتێکتان بێدڵی نەکردو؟ ئەرە وەڵا دەست خۆش بێ. خواردنەکان چی و چینەمی کە لێرە؟ وەڵا کوبێ و بۆرەکە و یاپراخ و بریانی. ئەمانە هەر خۆتانە ماڵە دروستان کردو؟ وەڵێ لە ماڵەوە ئامادەمان کردو هێناومانە بۆ ئێرە. بۆچی لە هەموو فیستیڤاڵەکە بە یاپراخ هەبێت؟ زیاتر ئافرەتان حەزیان بە یاپراخە، پیاوان کەمتر، بەزیتر زیاتر ئافرەتانیش ڕوو لێراکە، بۆیە حەزمان کرد لە هەموو شتێکا بەشداری بکەین خواردنەکان. ڕێتان داوە بۆ فیستیڤاڵەکانی دیکەش بەشدار بن؟ ئەرە وەڵا ئیشەڵڵا.